بە فیکە یەکتری بانگ دەکەن. تەنانەت لە ڕێگای ئەم فیکە لێدانەوە ڕستەی زۆر قورسیان دروست کردووە. ئەوەی سێرە لەم شوێنەدا ئەوەیە لە ڕێگەی زمانەوە قسە لەگەڵ یەکتری ناکەن یاخود لە ڕێگەی ئاماژەوە، بەڵکو بە فیکە یەکتری بانگ دەکەن و قسە لەگەڵ یەکتری دەکەن. تا ڕادەیەک لە گورستان واباوە بوو هەر کەسێک فیکەی لێ بدایە دەیانوت ئەمە کۆتربازە، بەڵام ئەم گوندە بۆ ماوەی 500 ساڵ لە ڕێگای فیکەوە قسە لەگەڵ یەکتری دەکەن. زمانی گوندی کۆسکۆ تورکی بریتیە لە فیکە، خەڵکی ناوچەکەی خۆیان بەم زمانی خۆیان دەڵێن زمانی باڵندەکان. لە ڕێگای ئەم فیکە لێدانەوە تەنانەت ڕستەی واتەداریان دروست کردو بۆ چارەسەکردنی کێشەی ئەو شوێنانەی دوورن لە یەکتریەوە. یەکتری ئاگدار دەکەنەوە لە کاتی هاتنی سەدانکەرێک یان هاوکاریکردن یا هەر پێویستێکی دیکە. تەنانەت لە ڕێگای ئەم فیکە لێدانەوە ڕستەی زۆر قورسیان دروست کردووە. لەلایەن یۆنسکۆشەوە ئەم زمانە بە زمانێکی فەرمیدان پێدانراوە. ئەی تۆ بۆ چونت چییە لەسەر ئەم گوندەکە بە فیکە یەکتری بانگ دەکەن؟